لە چوارچێوەی ئەو هێرش و داگیرکاریانەی کە بەردەوام ئەکرێتە سەر هەرێمی کوردستان لە ئێستادا سەرچاوە ئاویەکان کە ئەو سەرچاوە ئاویانە هاوبەشن لە بینی وڵاتەکاندا لەلایەن با بڵێن وڵاتانەوە گیرێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکووری کوردستان. دروستکردنی ئەم بەنداوانەش کاریگەری لەسەر ژینگە دروست دەکات. بۆ نمونە لە کەڕووباری سیروان با بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان وڵاتی ئێران گرتوێتیەوە، کاریگەری لەسەر جوتیاران لەسەر ڕاوچیەکان ئەوانی کە ڕاوماسیەکەن بژێوی ژیانیان لەسەر ئەوانەیە لە کاریگەری لەسەر هەموو ئەو شتانە داناوە و باوڵێن ژیانی لەم ناوچەیەدا بە تەواوەتی قورس کردووە. کە سەرچاوی ژیان نەما و ڕووبارەکان تووشی وشکبوون بوون و ئەو سەرچاوانە کۆتاییان پێهات، خەڵکی ئەو دەڤەرە پێویستە ناوچەکانیان بەجێ بێڵن و بچنە شوێنێکی کەوە بۆ ئەوی ژیانێکی شایستە بۆ خۆیان دەستەبەرکەن. ئەمانەش لە ئەنجامی داگیرکاری و چاوچنۆکی وڵاتانەوە دروستە بێت کە بەنداوەکان بۆ خۆیان بەکارهێننەوە ئیگرنەوە و ڕێگەنایان بۆ شێوەی کە هەر لە کۆنەوە هاتووە بەکار هاتووە وڵاتانی تری سوادی لێ بکەن و سوودی هەبێ بۆیان. لە کاتێکدا کە لە ڕابردووایە با بڵێن لە سەرەتای دروستبوونی شارستانیەتی مرۆڤایەتیەوە مرۆڤەکان هەمیشە هەوڵیان ناوە لە شوێنێکا ژیان بکەن کە شوێنێکی گونجاو بێت و بتوان ژیانی تیا بەسەر بەرنەوەی چ لە شوێنە گونجاوانە لە نزیک ئاوەکانەوەی تر ئایا دەریا بێ یا ڕووبار یا سەرچاوەیەکی ئاوی ڕاستەوخۆ بێت، لەو شوێنانە پێویستیان کردو بمێننەوە و کوردستانی ژێکێک بووە لەو ناوچانەی کە زۆرترین سەرچاوی ئاوی تیا بووە، هەم لە ڕووبارەکان هەم لە سەرچاوەکانی کە خۆی تایە هەبووە. بۆیە هەمیشە چاوی دوژمنان و وڵاتانی دراوسەی لەسەر بووە بۆ داگیرکاری. ئەم وێنەیە کە هەڵم ژاردۆ بۆ کێشانی تابلۆکەم وێنەی ڕووباری سیروانە. ئەم ڕووبارە پێشتر سەرچاوەیەکی سەرەکی ژیانکردن بووە، بۆ ڕاوماسی بەکار هاتووە کەی بینن بەلەمێک لە ناو وێنەکەیە هەیە، بەڵام چواردۆرەکەی هەمووی وشک بووە و با بڵێن ئارزەکەی قڵیشی بردووە لەبەرەوەی ئاوەکە گیراوەتەوە. پێشتر خەڵکانێک ڕاوەماسییان تیا کرد و کشتتوکاڵ لە چواردەوری ئەم ڕووبارە ئەکرا، بەڵام ئێستا مەترسی کەوتۆتە سەری با بڵێن ئەوە زیندەوەریتیان نەماوە با بڵێن ڕووبارەکە لەبەرەوەی ئاوی لێ نییە.